بەمەبەستی کەمکردنەوەی کێشە و گرفتە خێزانەکان بە گشتی و تونند و تیژی بەرامبەر ئافرەتان بە تایبەتی، نووسینگەی چەمچەماڵی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی دیبەیتێکی کراوی بۆ ژمارەیەک مامۆسای ئاینی سنوورەکان ڕێخست. لێپرسرای نووسینگەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی لە چەمچەماڵ ڕۆڵی مامۆسایانی ئاینی لە کەمکردنەوەی گرفتە خێزانەکان و کەمکردنەوەی تاوان لە کۆمەڵگەدا بەرز دەنرخێنێت. درێژە ئەو کار و چالاکیانی کە ئێمە وەکو نووسینگەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی یان هەڵمەتی ساڵانەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دامانابوو ئەمڕۆ دیبێتێکی کراوەمان هەبوو لەگەڵ مامۆسایانی ئاینیدا، چونکە پێمان وایە مامۆسایانی ئاینی ئەتوانن ڕۆڵی زۆر گەورە و کاریگەر ببینن لە کەمکردنەوەی تونند و تیژی. دیارە ئەو تونند و تیژیانی کە لەناو خێزاندا ئەنجام دەدرێت بریتیە لە 247 حاڵەت، لەو 247 حاڵەتە 121 حاڵەتی تونند و تیژی بووە دژ بە ئافرەتان. بەداخەوە حاڵەتەکانی تونند و تیژی دژ بە ئافرەتان زیادی کردووە لە کاتێکە ئێمە لە پار ساڵە تەنها 109 حاڵەتمان هەبووەوە. خۆشبەختانە تاوەکو ئێستاکە هیچ حاڵەتێکی کوشتنمان نەبووە. بەداخەوە حاڵەتەکانی سوتان و خۆستان زیادی کردووە. توێژەرێکی کۆمەڵایەتیش هۆکاری هەڵکشانی تونند و تیژەکانی کۆمەڵگەی بۆ بەردەوامی قەیرانی دارایی و سیاسی هەرێم لەلایەک و زیادبوون و بەرفراوانی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەکی دیکە دەگەڕێنێتەوە. کێشە کۆمەڵایەتیەکان بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بوونی هەیە، بەڵام قۆناغێکەوە بۆ قۆناغی گۆڕانکاری بەسەرادێت. ئەوەی کە لە ئێستاە ینی هەستی پێکرێ و درکی پێکرێ کە هۆکاری هەرە سەرەکیە بوونی قەیرانی دارایە، لەبەر ئەوەی قەیرانی دارایی هەم بە نسبەت خێزانەوە هەم بە نسبەت تونند و تیژی ئافرەتان بە شێوەیەکی گشتیەوە کاریگەری زۆر سەرەکی هەیە. لەبەر ئەوەی ئەگەر تەماشاکەی بەراوردکەی جاران ینی خەڵکێکی زۆر مەشغوڵ بوو بە کەسابەتەوە بە دەوامی فەرمیەوە، ئەمانە وای کردبوو کە کەمترین فەراغیە بێ، بەڵام ئێستا زۆرترین فەراغی هەیە. ئەم ئینسانە لە چوارچەوەی ماڵەوەیە. خۆشتانزانن سروشتی ئینسانەکان جیاوازیە، بە تایبەتی پیاو لەگە سروشتی ئافرەتە جیاوازی زۆری هەیە. ئەمە وای کردووە کە ئەم فەراغە زۆرەوە بکە ئافرەت لەگەڵ پیاوە جۆرێک لە کێشە و کەم و کوڕی لە بینانە دروست بێ کە زۆر جابێتە مای ئەوەی کە لێک جابوونەوە یاخود کێشە و گرفتی گەورەتری لێ ببێتەوە. باپی ئامارێک کە دەست پەیام کەوتووە لە 11 مانگی سەرەتای ئەم ساڵدا 1923 حاڵەتی تونند و تیژی خێزانی لەسەر ئاسی پارێزگای سلێمانی تۆمار کراون. لەو ڕێژەش 10 حاڵەتی کوشتنی ژنان و 18 حاڵەتی خۆکوشتنی ژنان و 33 حاڵەتی خۆسووتاندن و 20 حاڵەتی سووتان و 22 حاڵەتی دەستدرێژی سێکسین. حاڵەتەکانی دیکەش کێشەکانی نێوان ژن و مێردن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.